بەناوی خدای گەورە میهرەبان دانەری ئەرز و ڕاگیری ئاسمان لە هەر جگایەکەن ڕێز و سڵاو و خۆشەویستیمەتان ئاراسە بێ بینەرانی بەرنامەی پەیامیتۆ و کەناڵی ئاسمانی پەیام لەگەڵ کامێرەمانی هاوکارم عەبدوڵڵا مستەفا ئەمڕۆ چووینە خزمەتی هاوڵاتیانی ئۆردوگای گۆپاڵە. لە گۆپاڵەوە پەیامێکی دیکەی هاوڵاتیان بۆ ئێوەی ئازیز و خۆشەویست دەگوازینەوە. ئۆردوگای گۆپاڵە سەر بە بازیانە و ئێمە ژاتوین ئەمڕۆ لەگەڵ ئەم بە ڕێزانەدا گفتوگۆ دەکەین با بزانین ژیان و گوزەرانی خەڵک لێرە چۆنە، خەڵک بەچیوە سەرقاڵە، خەڵک داواکاری چییە، گیرروگرفتی چییە. لەگەڵمانە بن لەگەڵ هاوڵاتیانی گۆپاڵان پەیامە دەگوازینەوە بینەرمان بن بۆ گواستنەوەی پەیامەکان فەرموون. جەنابەت لێرە بەچیوە سەرقاڵی؟ پێشمەرگەم. لە شە ساغ بێ خەڵەکەی پێشمەرگەی؟ بەڵێ لە تەلوەر. ژیانی خەڵک لە گۆپاڵەدا چۆنە؟ خەڵک دەسەر چی ئەژی بەچیوە سەرقاڵە؟ وڵی تا ڕادەیەکی زۆر خراپە، گەنجەکانمان بێئیشن، چەندەها مەعمەل هەیە لێرە کورتتاعین ناکەن. معاملانە نەیتوانیوە خەڵکی ئیسفادەی لێ بکە؟ نەخێر، هەر تەنها عەرەب و تورک و شوێنەکانی ترە. هەردوو کەڵەکەی بۆ ئێوەیە؟ باڵێ بێگومان. ینی بەتاڵی زۆر تیا ئێرە؟ باڵێ باڵێ. باشە خەڵک زیاتر لەسەر چی ئەژی لێرە؟ وڵی لەسەر مەڕ و ماڵات و ئاژەڵ و کشت و کاڵ و باڵش. ئەی ئەو کارەباتان چۆنە؟ وڵی کارەبا تا بڵێ خراپ، ئاوەکەش تۆزێ باشترە، ئاوەکە ئێستا باشترە. کارەباتان ینی خراپە؟ باڵێ. چ داواکارێکتان هەیە لێرە بیگەین؟ وڵی داواکانی لە حکومەتی یاریمی کوردستان ئاوەڕێکمان لێ باتەوە لەم گەنجانەی ئەم شارۆچکەیە کە زۆربەی بێئیش و بێکارە ئەم مەعمەلانە هەیە ئیتر بووە ناتوانین ئیسفادەی لێ بکەنەوە. نەخێر. ئەمڕۆ چووینە خزمەتی هاوڵاتیانی ئۆردوگای گۆپاڵە. هیچ ئیشێکی وای لێ نییە، تەنان پێ دەڵێم ئەم مەعمەلانەش بۆ خەڵکی دەرەوەیە. وەڵام بزیانەوەی کرێکاری بێ کرێکاری ئەمڕۆ کرێکارەکەش نییە، ئەوەی دوکانێکی بێ بۆ خۆی خەریکێتی و مەشغوڵ بۆەوە بوو. بەسیترین ئیشێک لێرە بێ واسە دەبێت لەم مەعمەلە. ئەچم بۆ پاڵاوگەکەڵم دامەدەن کاگە تاعین بوونێ تاعین بوونیش لەم وڵاتی ئێمە هەمووی بۆ واسەکاری. ئەگەر واسە دەبێت لە بەرزترین شوێن تاعینە واسەشون نەبێت تا نەمەزرین، ئەگە بەرزترین شادەشەوێ. ناوەڵە ئێمە وەکو دۆڵی بازیان خنکاوی، یعنی لە دووکەڵ و خومارێکی زۆر خراپین. پاڵەگەنەوەتەکە کۆمەڵی خەڵک تێ ئیسفادە بوو، بەڵام ئەوانەی کەوا زوو بە ئیسفادە بوون هەمووی بە تەسکیە بوو. لە گۆپاڵەیە ژیانی خەڵک چۆنە؟ خەڵک ژیانی چۆنە گوزارێ؟ وەڵا ژیان هەر ئاساییەوە باشە و بەم دوکانەوە سەرقاڵی؟ بەڵێ. ئەتوانێت بژێوی ژیانی تۆ دابین کە ڕۆژان؟ نەوەڵا سەرفیاتی نییە، کەم باش نییە. لەسەر چی ئەژی جەنابەت؟ وەڵا لەسەر ئەم دوکانێوی تر ئەوها ئیشی شەکەم. باشە دەوترێ لێرە کۆمەڵی معمەلی لێیە، معمەلەکان چی و چی نەباوەم باسکە؟ معمەل هی چیمەندۆیە، معمەلی ئاسنە، ئەو شەریکەی نەوتەی لێیە، ئیتر معمەلی جبسە، معمەلی قاقەزی چیمەندۆی لێیە، معمەلی قوتووی ساردی. بەڵێ. تا چەند خەڵکی ئێرە توانیوێتی لەو معمەلانە سوودمان بێواتە گەنجەکان بۆ بچین کار و کەسابەتیان؟ بەڵێ سوودمەند بوونە بەس کەم. بۆچی کەم؟ هەر لە چەمچە ماڵەوە دێ لە سلێمانە لە شوێنانەوە دێن، ئێرەشی تایە بەس زۆر نە. وەکو پێویست نەتانتوانێت سوودی لێ بێنن؟ بەڵێ نەمانتوانیوە. ئەی گەنجەکان لێرە بەچەوە سەرقاڵن؟ وەڵا ئەوانیش هەروایتر بە معمەل و ئیتر ئەوهای خوێندن و ئەو شتانە. بەتاڵی زۆر تایە؟ بەڵێ. ئەو کارەباتان چۆنە؟ ئەو باشە بەس کارەبا کەمە. لە ئەڵای وتیان کراوە بە ئەمپێر هەموو ماڵە 20 ئەمپێریا دێتێ بۆ مای 21 کاتژمێر، ئێرەواری نەکراوە؟ بە ئێرەش ئەمپێرە 20 ئەمپێرە. 22 کاتژمێرتانە؟ نەوەڵا کەمە کەمترە. باش ئەی داواکاریتان چییە؟ پێداویستان چەکەبتانە لێڕۆ لەم ڕێگەوە بگەێنەوە بزانەوە یەکەم کەناڵێ بۆ لە ئێوە وایە؟ بەڵێ داواکاریمانەوەی ئای کارەباکە باش بێت، ئیتر خەڵکی سوودمەند بێت لە مەعمەلانە ئەوەیە. وەکو خۆم تەلەبێ جامیعەم، وەکو ئیشوکە هیچ ئیشێکم نییە لە گۆپاڵە، بەس ئیشی ترم هەیە بەس لە دەرەوەی شارە لێرە نییە. لە گۆپاڵە ژیانێک خەڵک بەگشتی چۆنە گوزارێت؟ وەکو بەعام ینی ژیانی خەڵک ئاساییە، وەکو شوێنەکانی تر احتیاجیە. کۆمەڵی معاملتان هەیەەوە لێرە، تا چەند خەڵکی ئێرە بە تایبەتی گەنجەکان توانێت و سوودی لێ ببینێ؟ ئەتوانم بڵێم لە 100 خەڵکی ئێرە سوودی لێبینیوە، هیچ سوودێکی وای لێ نەبینیوە، ینی گەنجەکانمان سوودیان هەبێ، ئەم کۆمپانیانە سوودیان هەبێ گەنجەکانمان ئیشی لێ بکەن، هیچ سوودێکی وایان نەبووە، تەنها خەڵکی شوێنەکانی ترە
ئەمیش لە ڕێی واستە و واستەکاریەوە هاتوون لێرە وەرگیراون ناوەکو خەڵکی گۆپاڵە ئەتوانم بڵێم لە سەدا خەڵی ئیسفادەی لێ کرد ڕێژەیە کەمە ڕێژێکی زۆر کەمە خەڵک زیاتر لێرە بە چیەوە سەرقاڵە مەڵایی هیچ ئیشێکی وای لێ نییە تەنان پێ دەڵێم ئەم معمەلانەش بۆ خەڵکی دەرەوەیە بۆ ئێرە نییە ئەژنا وەکو ئیش ئێرە هیچ شتێک نابێنمانی لێرەیە بکرێت ئەوەی هەیە ئەس خەڵگەچێت لە دەروی شاری ئیشەکە گەنجەکان تا چەند لێرە بەهۆی بێزاری بێتاقەتیانەوە بیران لەو کردو کە سەفەرکەن وڵات بەجێ بێڵن وڵایی بەنسبەت ئەوەیانەوە گەڵ لێرە زۆر بەکەمی هەوڵی ئەوە دەم چنە دەرەوەی وڵات وان نزیکەی 18 ساڵ ئێمە ماڵمان لێرەیە باوەڕ ناکەم سێ گەنج ڕۆی بێ لێرە ینی ڕێژەیەکی کەمە لێرە لە چاو شوێنەکانی ترە ئەو کارەباتان چۆنە داواکاریتان چییە؟ ئەومان باشە کارەباشمان تا ڕادێگەم ماوەیە باش بوو بەڵام بۆ پێشتر زۆ خراپ بوو تر نازەم وای لێ دێتۆیان نە بۆ نێم دەنگدانەوەی یان شتێکی ترە داواکاریمان وڵات زۆرە نازانم لە چیەوە دەست پێ بکەم گەنجەکانمان ئێستا نازان چی بکەن ئەوە تا دوو باخچە کراوە هیچ خزمەتگوزاریی نییە حرەسێکی نییە بەنسبەت گەنج چیەوێت ساحەیەوێت ساحەکە بڕۆ سەیریکە بزانە چۆنە هیچی بۆ نەکراوە ئەمان هێشتا نەخۆشخانە قوتابخانە ئەو شتانەتان باشە؟ نەخۆشخانەمان نییە نەوەڵە خستخانەیەکی لێ باوەڕ ناکەم چوار داوا و دەرمانی شتیا بێت خوا نەخوازە کەسێکتان نەخۆشکە و شەوەیەکی درەنگاچن بۆ کێ بۆ سلێمانی؟ ئارە وەڵڵا خۆم شخصی خۆم لە ماوەیە دایکم نەخۆش بوو ودمانەوە سلێمانی هیچ نەبووە لێرە جەنابێت دوکانی لە فەتێ و لە شە ساغ بێت لەناو گۆپاڵەدا بازاڕ چۆن؟ وڵا بازار کزە خۆ دەزانی لە هەموو شوێنێک نەگەێرە سلێمانی بێ چۆن سوماڵ لە هەموو شوێنە بازار کزە بە بۆنەی قەیرانی دارایی هەموو شوێنەکان نەروە هەرمنی چەند کیلۆ خواردن سەفەری بەم مەمبەری شەک جگار لە ڕۆژێکە من لە ساعە حوتی بەیانی وەڵەسم هەتا 12 شەو لێرە لە شەو ڕۆژێکە لەو نەکاتەیە من 7 کیلۆ مریشک سەرفەکەم لەگەڵ 2 کیلۆ جگارە پێی بەچەند؟ لە فەی 500 و هەزاریش هەیە بەڵام زیاتر 500 کار باشە گەنجەکان لێرە زیاتر بە چیەوە سەرقاڵن؟ گەنجێرە وڵا یەک شوێنیتیانی ڕاستێکی شوێنێکی گەنجانەمانێک گەنجەکان ئێرە دوکانی سەتاشخانە و ساحەتاتانەکەی ساحەتاتانە خەڵک ئیسفادەی لێ کردوانی باشە بە خەڵکیەوە دیاریتیاکەن ساحەتاتانەکەمان خۆزگای سە خۆتەی بینی شۆن هەنی شوێنێکە بەس ئێمێت تیا یاریکە چونکە شوێنی کەمان نییە چاریە ناچاریە ئەگینا شوێنێکە بڕوادێ مناڵش تیا یاری ناکە باشە ئەی لە ڕووی نەخۆشخانە لە ڕووی قوتابخانە ئەمانە لە چه ئاستێک لە ڕووی قوتابخانەوە سپاس بۆخوا باشین ینی سێ قوتابخانەمانەیە یەکێک بۆ خۆی نمونەیەەکە بەڵام نەخۆشخانەکەمان باشە یانی لە ڕووی پێداویستە باشە بەڵام دکتۆرەکانمان هیچ نی پێداویستەکانی تایبەت نین بە نەخۆشەکان نەخۆشێ دێ بۆوێ ساحەکەیە لە وەرەقەکەی و حەپێ سەرێشەیە تاو بەڕێک ئاگای لەوە نییە کە چی ناخۆشەکە چیتیایە چ نەخۆشیەکێتی ئەی باشە خوا نەخوازەکە شەوان کەسێ نەخۆشکە و مناڵێکە پیرەکەیت لەمە بێتە ڕێی هەمومان ئەچین بۆ کوێچن بۆ سلێمانی ئەچین بۆ بازیان بازیان شەو ڕۆژی تێە؟ بەڵێ 24 ساعتی گەنجەکان وتە بە چێ سەرقاڵن لێرە زیاتر پێتەڵم بە دوکانی سەتاشخانە و ئێسام سەتاشخانەی لێرە سەتاش بێ خۆخۆر زاری لێرە کۆبێتە دوو گەنج لێرە کۆبێتە تر بۆ خۆی قسەیان من لێرەم ئیتر لێ دانیشن ئێستا من دوکانەکەم لە فەیە شەما پلەیستێشنیان بۆ دانێم ئیتر بۆ خۆیان خەریکە بن ئیتر ساحەتاتانەکەشەیە بۆ خۆیان ئەلێ بن و یاریەکەن و کاتێکە خۆیان بۆ بەسەرەبن زۆربەی گەنجانیشمانەچن بۆ بازیان کە شەوانە لێ بازارێکی بچووگەیە یان بۆ سلێمانی باسی ئەم معمەلانە بۆ بکە تا چەند گەنجەکانی ئێرە توانیوانە لەو معمەلانە سوودمەند بن معمەلی ئێرە هیچی بۆ گەنج ئێرە نییە چونکە گەنجەکانی ئێرە یەکگرتوونی لە ناوخۆیانە جا کە خۆ دەزانی کەسە یەکگرتوو نەبوو قەت هیچ ناباتە سەر یەکگرتوو بن چی بکەن ئێستا گەرێمە یەکگرتوو بین من و تۆ یەکگرتوو بین لە ناو خۆمانە و هەمومان بچین دەست پێشخەریکێم بچین بۆ معمەلەکەڵین تا ئاینماکە بەڵام ئەگەر دوانسییان نەبین هیچمان بۆ ناکرێت ئیشمان بۆ ناکرێت ئێستا من نەچم ئەڵێم کاکە تاینم کە ئەڵێ بڕۆ واسەیە پێکە واسە لای کێ بێنم کاک من کوڕی فەقیرم کار و کەسابەت و کرێکاری ئەچیت کرێکاری واستی ئەوێت کرێکاری بەسیترین ئیشێک لێرە بێ واسە دەبێت لەم معمەلە خۆم لەو معمەلە بووم مدیرەکەما ئیتر گۆڕیان دوایەوە بە بۆنەی ئیشی خراپە گۆڕیان ئیتر دوای منی دەرکرد یعنی بۆ کارەکەی چی بوو تۆی لابر لەوێ ئیتر ئەڵێ من کرێکارم نایە پارێزۆ ئەچ عارەبێکێنێ من بە چوارەقایکەم ئەو بە دوو وەرەقایک زیاتر خەڵکی دەرەوەی بۆپاڵن بەڵ
خەڵکی دەرەوە زۆر زۆرێن کوێی دنیاە هەبووە تۆ خەڵکی شوێنەکە خۆ بێکارە بچی خەڵکی تری بۆ بێنیت ئەنۆکو بارێک بێنی دەسەر ئەم شوێنە کوردی خۆمان نەڕۆە براک کوردی خۆمانە شوێنی مەسلحەتی خۆی تیاوە حەزەکە براکی خۆی نیکە تەنها بۆی کە ئەسا من نیکەم بزانم پارەی باشتر مێنێ ئەچم ئەو کەسەی تر دەرەکەم بەس بۆی کە خۆم لێرە بێڵمە ئەمە ئاوە ئەمڕۆ چوینە خزمەتی هاوڵاتیانی ئۆردوگای گۆپاڵە هیچ ئیشێکی وای لێ نییە تەنان پێ دەڵێم ئەم مەعمەلانێ ئەم مەعمەلانەش بۆ خەڵکی دەرەوەیە وەڵام بزیانەوەی کرێکاری بێ کرێکاری ئەمڕۆ کرێکارەکەش نییە ئەوەی دوکانێکی بێ بۆ خۆی خەریکێتی و مەشغوڵ بۆەوە بوو بەسیترین ئیشێک لێرە بێ واسە دەبێت لەم مەعمەلە ئەچم بۆ پاڵاوگەکەڵم دامەزان کاکە تاعین بوونێ تاعین بوونیش لەم وڵاتی ئێمە هەمووی بۆ واسەکاری ئەگەر واسە دەبێت لە بەرزترین شوێن تاعینە واسەش نەبێت تا نەمەزرێ ئەگە بەرزترین شادەشەبێ ناوەڵە ئێمە وەکو دۆڵی بازیان خنکاوی یعنی لە دووکەڵ و خمارێکی زۆر خراپین پاڵەگەنەوەتەکە کۆمەڵی خەڵک تیا ئیسفادە بۆ بەڵام ئەوانەی کەوا زوو بە ئیسفادە من هەمووی بە تەسکیە بوو جەناب دەمێکە لە گۆپاڵی ئارەوەڵا چەند ساڵە وڵا تقریبا 6 ساڵێکە لێرە باشە لێرە ژیانی خەڵک چۆنە گوزارێت لە گۆپاڵە ژیان چۆنە والله ژیان چۆنە بەعام ژیانەکە ئمڕۆ باش نییە بەلایەن هەموو ئینێکەوە باش نییە بەلایەن ئاوە بەلایەن کارەبا ئێستا کارەبا ماوەیەکە باشە ماوەیەکە باشە کە فێنێکی کردووە کە فێنێکی کردووە تەبەن فێنی کردو بەڵام ئاوەکەشمان وڵای ئاوش بەلایەن ئاوشەوە تۆزێ باشە بەس ئێستاکە ئەگەر ئەم ئاوەی خۆمان بدەن باشە ئاوی دوکانمان ئێستام ئاوەگە لە جام ئاواکەنەوە ماوە باش نییە بۆنی دێ یان شتێک ئەمانە تەبەنەوە شتەکە بە ئامە باشە پێم بڵێ گەنجەکان لێرە زیاتر بە چیوە سەرقاڵە وەڵا گەنج بەسمان هەڵم نەواسوڕێنەوە هیچ نەئیش و نەکار و دەست بەتاڵی و بازارێکی وایکیان دوکان بازارەتەن کە خەڵک بتوانێت بژێوی ژیانی خۆی دابینکە وەڵی بازارێکی بێتە بازارەوە ئەوە دوکانێکە یان ئەوە شتێکە زۆر چۆڵ دیارەوە چون بۆ ئەلەماوە لە هینیژمی لە ئەڵایی بووین ئەویش هەر چۆڵە ئەوە بەڵێ ئارەوەڵا چۆڵە گەنج بەسمانەوە تا بڕێ لەوێنێ و بڕێ لەوان هەر بڕی لە شوێنێکە باشە ئەم معمەلانەی کە کراونەتەوە لێرە ئەزانی معمەلی چین ئارەوەڵا معمەر شیشە ئەوە پاڵۆگەیە ئەوە هەموو معمەلێکتایە معمەل سەمەتۆیە هەمووی تایە تا چەند ئێوە ئیسفادەتان لەو معمەلە نەکردووە وەڵا ئێمە بەلایەن یعنی ئێرانەوە ئیسفادیان کەس ئیسفادی لێ نەکرد خەڵکی زۆر ئیسفادی لێ نەکرد وەڵی هەنێکی ئیسفادی کرد هەنێکشی ئیسفادی نەکرد دەوترێت لە دەرەوەی گۆپاڵەوە خەڵکی هێنراوە ڕاستە زۆرە بەڵێ ئارەوەڵا لە دەرەوە تێن ئارەوەڵا ئارە بۆ و ئەم بیانی و ئەم نانەوانێ باشە تا چەند دووکەڵ و ژەهر و شتی بۆ ئێوە هەیە دووکەڵ شتەکەی هەیە وەڵی زۆر ڕاحەتی کردوون ئارەوەڵا ئێستا ئێواران نییە ئەلێرە دانیشە بۆ نیەم شیشوینە زۆر ئیسحاستەکە لە جاروای دێتە ماشەوە ئێستا و مەردەی شتەکە دێتە ماشەوە ئێستا منە لانەیەکی خۆم بەخوا ئەو کوڕمەوە ئێستا خوێنی تاوا کردووە سێ و چوار کەڕەتینم کردو ئەلێرانە دای نامەزرێن کەچی سەرەکەی کابرایەکی عارمان کابراایەکی دێن دای مەزرێن کە لە ناو خاکەیە لە ناو وەتەنەکەی لە شوێنەکەی هەموو ئێمە بەس ئاگرەکە و دووکەڕەکەی بین خۆی مەفروزە لە هەر شوێنەکە هەر ئیشێ بکرێت سیستەمی پترۆدۆلارێ لە هەموو جیانە ئەو شوێنە ئیسفادەی لێ بکرێت هەم خەڵکەکە ئیسفادەی لێ بکرێن بۆ ئەوەی کە بڕی لەو پارەی کە پەیدا دەکرێت بۆ خزمەتگوزاری شوێنەکە دابین بکرێت بۆ نمونە باز لە کوردستان و عێراقیشە بەداخەوە ئەو شتانە بوونی نییە باشە پێم بڵێ ئەی خەڵک لەسەر چی ئەژی لێرە زیاتر وەڵا بزیانەوەی کرێکاری بێ کرێکاری ئمڕۆ کرێکارەکەش نییە ئەوەی دوکانێکی بێ بۆ خۆی خەریکێتی و مەشغوڵ بۆەوە بووە باشە ئەی بۆ خەسەخانە بۆ قوتابخانە ئەمانە لە چه ئاستێکنا بۆنەوە نەخواانە خوازە جەنابێ تووشی ژانە سەرەکە بێ ئەم شەو ئەچی بۆ کوێ بۆم لە لێرە ئەبێ چی بۆ سلێمانی وڵی بەلایەن وڵاتچین بۆ سێمانی یانەچین بۆ سێمانی هاتون سەماریانەوە کەسە ساری پێێنە بە چی بکەیانی وڵا کەسی بێنێتەوە بۆ خۆی فوتێتەوە ئارەوەڵا نەوەڵا ئەمە خەسەخانەکەمان بۆ خەسەخانەکە ئەوە بەعمل نایە داواکاریتان چییە؟ وڵا داواکاریمانەوە خەسەخانەکەمان باش بێ و دکتۆری باشی بۆ بێ و وەکو گەنجە لە گۆپاڵەیە ژیانتان چۆنە گوزاریە ژیانتان چۆنە هەروە گوتێلێک وایە و تەواوی چیتیانێ لە زۆر شوێن باسەکرێت لە پەنجان باسییان کرد لە ئەڵایی باسییان کرد لە شوێنی گەشت باسییان کرد ئەو تێلە چێ بۆم باسکە ئەو ئوتێلە لەبەرەوەی هیچ کاسبیجیتیانێ ئەوەی کە لێرێ بێ کاسبی هەبێ ئەوی لە پاڵاوگە و معاملەکانە دامەزراوە بەڵام ئێمە خۆمان هیچ ئیشێکمان لێرە نییە هیچ داهاتێکش لێرە نییە بۆی وەکو تێلێک وایە لێرە مێنینەوەتەوە بە خەوەکەتەوە شوکارێکی وایتیانە لێرە من خۆم دەرچووی مەحەدم نەوتم تەواو کرد ئەو پاڵاوگەکەیە نەوتە تەواو کردووە تەواو کردو لە ماڵەوە
ئەچم بۆ پاڵاوگەکەڵم دامەزان کاکە تاعین بوونێ تاعین بوونیش لەم وڵاتی ئێمە هەمووی بۆ بەواستەکاری ئەگەر واسە دەبێت لە بەرزترین شوێن تاعینە واسە شوێنە بێت دانەمەزرین ئەگە بەرزترین شادە شەبێ ینی تۆ نەوتە تەواو کردووە لەم پاڵاوگەیە کە پاڵاگۆی نەوتە ئیشی دەست ناکەوێت بەڵێ تا ماڵۆ دانیشتم ئەوانەی کە لەوێن هەمویان نەوتیان تەواو کردووە نە هەیە شادیتیان نییە شادی نییە شادی داریتە باز هەیە شادەشی نییە و خوێنەواریشی ئاسان نازانای خۆشی بنووسێ واستە دەبێت ئەبێ واسە دەبێن لە وڵاتێمە ئەگە واسە دەبێت دامەزی واسە دەبێت دانەمەزی شانی خۆتە خۆی تۆ بۆ نمونە لە بەرامبەری ئیشا پارە وەرەگریت بۆ هەتا ئیشی پێنەکە پارەت نایەتێ ئەمە واستی بۆ چییە؟ ئەخ وڵاتی ئێمەوەە ئەوە لە گۆرەکانە بۆمان ماوەتەوە هەتا هاتۆ سە بچووکەکان هەروایە وڵاتی ئێمە تا چەنە بە تۆی ناڕەحەت کردووە تا چەند فشاری لەسەر زۆریش لەبەرەوەی من خوێندنەوە چەند ساڵە خوێندوم و لە ماڵە دانیشتم زۆری ناڕەحەتم زۆر پێش بێتاقەتم ئەی خۆت بە چیوە سەرقاڵ کردووە وەڵ هەر لە ماڵە هەر لە ماڵە بۆ خۆم دانیشتمەوە ئێرە ناتوانرێ بۆ مەیستا من ئەو گەنجە بە ڕێزەم دوان دوکانی لە فەیداناوە مەرج نەتۆ لە فەدا برێ بە نەبوونا هەیە بۆم ئەو تەنیشتی دوکانی مریشکی داناوە هەیە بۆم سەرتەشخانی داناوە بۆ هەوڵاتە خۆتان لەگەڵ واقعەکە بگونجن چکم ناچاریە چیەکەی تۆ لە نەوتە تاواکوڕە تاعین نەکرای بۆ نمونە کەسی ترمانێ بۆ نمونە ئەندازیارە کەسی ترمان بۆ نمونە ڕۆژنامەنووسی تاواکوڕە تاعین نەبووە کەسی ترمانێ بۆ نمونە ژمێرایی تاوە تاعین نەبووە تۆ ناچاری چی بکەی بە خۆ لەگەڵ واقعە بگونجێنی پێتەڵم کاسبی عیب نییە بەڵام کەمە شادەکەم هەیە ئەمێ بۆ شادەی خۆمنان پیاکەم ئەگەر نەبوو جیشان ئەگەر نەبوو یا بە تاڵدانیشی ناکرێت بەڵام باکی بە تۆنیە بە تاڵ بیا بە تاڵ لە وڵاتی ئێمەیە ئێستا تۆ سیر کرد لە دوای 2013 هیچ ئیشێک نییە وەرە تو ئیشێکم پێ بڵە با من بیکەم هیچ ئیشێک نییە بەتاڵی زۆر لێرە بوونی هەیە زۆریش زۆر بەتاڵی بوونیە ئێستا ئەلێرە بڕۆ گەنجەکانمان زۆربیان بەتاڵ ئەلەم سەرجادێ ئەچن پیاساکەن یان لای ساحداتانەکە ڕاوەستا و نووسە یاریەکە ئەم بەتاڵیە خوانە خواستە گیر و گرفتی دروست نەکە لە بینی گەنجەکانە شەڕکەن چون ئینسان کە دەوترێ پندێکی جوانەیە لە شەڕ لە بەتاڵی باش لە خۆ شەڕ باش نییە بەڵام بەتاڵی ئەمەندە خراپە لە شەڕ خراپترە خوانە خوازە کێشە گرفت دروست ناوێت لە بینە ڕۆژانە بخوا گەنجان ئێرەوانی گەنجان ئێرە ئەزانن نینی خۆیان چۆنە داهاتەکەیان ئەوە نییە بەشی ئەوە ناکات ئەزانن کە هەر کێش و گرفتێ بکەنەوە هەر بۆ خۆیان دێتەوە ناچێت هیچ لایەنێک و بۆی کە یارمەتی بدەن بۆیە سپاس بخوا هەمویان باشن و ئەویان نییە شەڕوشت بکەن و قسەی غەڵەت بکەن بەڵێ بەڕێزانەمە گەنجەکە یەخوامادوو نەبێ لەشی ساغ بێ ڕۆژانە دێتە ئێرە ئەمە لە فەی مریشکە ئەوەی لە فەی جگەرە کار و کەسابەتی خۆی دەکات وەک دەوترێت بەناچاری لەگەڵ ژیانە دەجەنگێ بۆ ئەوەی کە بژێوی ژیانی خۆی دابین کات ئێمە هیوادارین هەموو گەنجە بەڕێزەکان چاو لەم بکەن ناشکری هەموو ئێرە بۆ نمونە لە فەفرۆشن بەڵام دەکرێت هەر کەسە بی لە کارێکات بوومە ئەم بەڕێزە لە ئەفرۆشیە کەسێکی تر بۆمە بیلەوە کاتەوە ئیشێکی تر بکات کە بزانێت لەگەڵ ئەم شوێنە بگونجێ و کەسابەتی خۆی بکات بەڵام تا ئێرەش ئەوە نەگەشت بێتم لە خەڵکی ئێرە ئەم معمەلانە بەداخەوەن خەڵک نەیتوانی سوودی لێ ببینێ ئەوتە بە قەولی خۆیان دەوترێت لە دەرەوەی گۆپاڵە و خەڵک دەهێنرێت و ئیسفادیان لێ دەکرێت بەڕاستی لە هیچ شوێنێکی دنیادا نەبووە کە تۆ لە شوێنێکە بژێوی ژیان هەبێت و شوێنەکەی بۆ سوودمەندی خەڵکی شوێنەکە سوودی لێ نەبینێت و خەڵکی تری بۆ بێن ئەمە بەڕاستی ئەگە لەو کارە ساتانەی کە بەسەر میلەتی کوردە هاتووە کە کارە ساتە تۆ خەڵکی خۆ بەتاڵ بکەیت بۆ خاتریەوەی کە شتێک کەمتر پارە بدەیت بە کرێکارێکی بیانی ئەو خەڵکانە ئیسفادی لێ بکەن ئێمە هیوادارین حکومەت بیلۆ بکاتەوە وەکو چۆن دووکەڵە ژەهراویەکە هێناوە بۆ ئەم خەڵکە و لێرە خەڵک ئەم دووکەڵە ژەهراوی هەڵدەمژێت هیوادارین بیریش لەوە بکاتەوە بەقەدەر ئەو دووکەڵە ژەهراویە سوود بە خەڵکی ئێرە بگات و خەڵکیش بەگشتی بەتاڵی زۆری پێوە دیارەوە ئێرە جۆرێک لە چۆڵەوانی پێوە دیارە وە گەنجەکان وەک بە قەولی خۆیان دەڵێ زۆر بەتاڵن زۆر بێکارن هیوادارین ئینشەڵا خی گەورە مۆزع بگۆڕێت بە ڕەحم و کەرەمی خۆی مۆزع بگۆڕێت چکۆمە مۆزع بەستان هەر دەسەڵاتی خی گەورە ماوە ڕەنگە ئەمانە ئەم بەرپرسانەی هەرێمی کوردستان ڕەنگە نیەتی چاکسازیانە بێ لەگە خەڵکا بیکەن یەتیەوە نەبێ خەڵکی خزمەتی خەڵککەن چکۆمەوە خەڵک دەمێکێت چاوەڕێکە خزمەتیان بکرێت هیوادانی خی گەورە بە ڕەحمی خۆی ئەم دەسەڵاتە و ئەم ژێوی ژیانی خەڵکە بگۆڕێ بۆ ژیانێکی باشتر تاکو خەڵک ژیانێکی پڕ لە گوزەرانی هەبێت ئێمە هیوای سەرکەوت بۆم گەنجە و بۆ گەنجەکان تریژە خوازین هیوادارین کەس بەتاڵدارە نیشە ڕاستە نەبوونیە قەیرانە بێ ئیشی هەیە بەڵام ئینسان هەوڵبا بە پێی توانای خۆی بگونجێن لەگەڵ واقعیکە هەیە ئێمە زیاتر بەردەوام دەبین بزانین لە گۆپاڵەوە هاوڵاتیان چیکەما پێ دەڵێن چه دەرەدەڵێکی دیکەما پێ دەڵێن چ پامێکی دیکەما پێ دەڵێن فەرمو لەگەڵوانە بن ئەمڕۆ چوینە خزمەتی هاوڵاتیانی ئۆردوگای گۆپاڵە هیچ ئیشێکی وای لێ نییە تەنان پێ دەڵێم ئەم مەعمەلانەش بۆ خەڵکی دەرەوەی وەڵام بزیانەوەی کرێکاری بێ کرێکاری ئەمڕۆ کرێکارەکەش نییە ئەوەی دوکانێکی بێ بۆ خۆی خەریکێتی و مەشغوڵ بۆەوە بوو بەسیترین ئیشێک لێرە بێ واسە دەبێت لەم معاملە
ئەچم بۆ پاڵاوگەکەڵم دامەدەن کاگە تاین بوونێ تاین بوونیش لەم وڵاتی ئێمە هەمووی بۆ بەواستەکاری ئەگەر واسە دەبێت لە بەرزترین شوێن تاینە واسەش نەبێت تا نەمەزرێ ئەگە بەرزترین شادەشەبێ ناوەڵە ئێمە وەکو دۆڵی بازیان خنکاوی یعنی لە دووکەڵ و خمارێکی زۆر خراپین پاڵگەنەوەتەکە کۆمەڵی خەڵک تیا ئیسفادە بۆ بەڵام ئەوانەی کەوا زوو بە ئیسفادە من هەمووی بە تەسکیە بوو من سیبیم بۆ حەچی مامەل ئەم سنوورە بردووە کە لە پیسیەکەیان زیاتر هیچی بۆ من نەبووە باسی دوو خەڵ و پیسی شتی وا زۆرە کرد ژەهروشتی بۆ ئێوە هەیە دوو خەڵشتی ئەشیریش نەک ژاهر و بۆنە من خۆم دەرچووی بەشی نەوتم ئەو پیسی کە لە نەوتا هەیە گازی پێما بێ گازوە گازی میسانە بۆنی هێلکەی پیسی لێدێ ئەو بۆنە کە ژاهراوی و تووشی سەرەتانیشتەکە بێزگە لە پاڵاوگەکەش فعلی کیمیاییە بەڵێ بێزگە لە پاڵاوگەکەش مامەچیمەندەکانیشان بە هەمان شێوەی ئەوانە پیسەکان بۆ ئێمە و هیچی تر بە تقریبی لە سا چەند لێرە خەڵکیێرە سوودبەن بووە لەو معاملانە ئێرە ئەوەی کە لێرە سوودمان بوو بێ مەگەر ئەرزۆشتیە بێ پێشی فرۆشی بێتیان بە پاڵاگۆ معاملەکان ئەژینە ئەوەی تری بڕوان ناگەم سوودمان بوو بێ ئیشکردن لەو معاملانەیە ئەوەنە بابنە کە تۆ لەوێ ئەگەر ئیشکێبی تا مۆزەفێکی حکمی یاخود هەتەنها کەردی تایبەتە نان ئەکەردی تایبەت نابێتە مۆزەفی حکومی تابەری شەوە ناگیری لە کەری تایبەتی شەوە ناژیری گەنجەکان بەگشتی لێرە بە چیوە سەرقاڵ گەنجەکان وەڵام بڵێن بە چیوە سەرقاڵن ئەوەی لە خوێندن بێ ئەخوێنەوەی نەشخوێنێ و یان ئەوەی کە زەرعاتی هەبێن خەریکی زەرعاتەوەی تریشی بخۆی لە ماڵەدا نشتەوە مەتاڵی گەنجەکانی ئێرەی وارێ نەکرۆ خوا نەخوازە لەگەڵێکا تووشی دەمەقڕە تووشی شەڕبن تووشی کێشەبن تا حەدێ لێرەنە ئەو شتیانێ سپاس بۆ خۆیرە باش بەڵام وەکو هین وەکو بڵێ هەموو دەست بەتاڵە زۆربەی زۆر دەدەتوانین بڵێم لە ساوە هەشتای دەست بەتاڵە ئەو کارەباتان چۆنە ئەو کارەبامان باش سپاس بۆ خۆی ئەو کارەبامان باش ئایبینە خۆشخانە قوتابخانە نەخۆشخانە بنکەی تەندروستیوان دووجا تامی کراوەتە بە کەڵک نەهە لەبەرەوەی دوکتۆرێکی وایتیانە خوانە خواسە یەشێک مارێ دوو پشکەشی پێوەی ئابیبی بێ بۆ بازیان یان بۆ چەند ماڵ یان بۆ سلێمانی لێرە هیچ شتێکی بۆ ناکە حتا تەنە شیش سەرەتایە خۆ شێکی ڕەمزیە توانین بڵێن ڕەمزیە داواکاری چۆک و گەنجە داواکاری وڵا سەرەتا داواکاری بۆ گەنجان ئەم هەموو گەنجە لە وڵاتی ئێمەیە توانای باشیان هەیە شتی باشیان پێەیە ڕێگەیان پێ بدەن ڕێیان بۆ بکرێتەوە شتێک بکەن لەم وڵاتێ بۆ لانی ئاو کارە باش بۆ ئەم وڵاتی ئێمە لانی ئەو کارەبامان زۆر خراپە ئەوە چاک بکرێ گەنجەکانمان بێ ئیش نەبن هەلی کارێمە بڕەخسێنێ هاوسەر هەیە من تازە ئەینم کردووە هاوسەرگین کردە بەڵە سپاسەکە چەند بێ ئیش و بەتاڵێک کاریگەری لە پرۆسی هاوسەرگیری کردوە لێرە وڵا ئەتوان بڵم تا حەدێکی زۆر لەبەر ئەوەی ئێستا سێرەکەی ڕۆژانە لە جیاتی هەواڵی خۆش بیست هەواڵی ناخۆشە ئەبیستی لەگەڵ ئەوەشە تۆ سێرەکە ئەوەی ڕێژەی جیابوونەوە و تەلاقدان هەیە ڕێژەی هاوسەرگیری زۆرەکان بۆتەوە کە ئەمەش کارەکاتە سەر وڵاتەکەمانە لەبەر ئەوەی وڵات بەرەو خراپیە بە بەرە باشی نابات جەنابە لێرە مارکێتێکەیە و لە ساغ مادوو نەبی ئینشەڵڵا خوا ڕزقە بە ئیش و کارە چۆنە وڵی کزە بە حکمی ئەوەی زۆرینەی بە قەرزە ڕوە خەڵک موچەی نییە قەڵک ئەناڵێنێ بەدەست قەیرانەوە بەدەست کەم دەرامەتیەوە بەڕاستی زۆربەی خەڵک کرێکیە چکلێتی جەژ نەماوەتەوە نەفرۆشتەوە بە تاکیدەوە چکلێتی جێژ نەماوەتە نەفرۆشتەوە زۆر ڕاستە بڵێ زۆرە چێتە خەرزەوە بە تاکید زۆر چی ناخورێ وڵی با مجموعێکی تێ سەفەرین بۆ نمونە کابرا دێ چەند مانگێک لێرا بێ مجموعی قەرزەبا و دواتر لە پڕماڵی بارەکە ڕوات بەلای قەرزەکەیتەوە بڵێ وڵاتیایەتی نایەتەوە دیاشایەتی دێتەوە زیاتر عەرەبی تیا هەیە کوردی تایە زیاتر عنی کوردی خۆشمان هەیە کە پارە نادا باشە تۆ ئێرە دەتوانی ئەم دوکان ئەم مارکێتە بەشی بژیوی ژیانی خۆ دەستە بەر پێی ڕۆژانە محتاجیشتی تر نەبیت بیر لە ئیشی تر نەکەیتەوە وڵی خراپ نییە سپاس بخوا عنی ئەشکالمان نییە لەوەیە بەڵام تەنیا کێشێگەوەی خەڵک موچەی نییە دەرامەتێکی وای نییە کە بتوانێت بژێوی ڕۆژانەی بەسەر بەرە لە گۆپاڵەیە خەڵک زیاتر بەچیوە سەرقاڵە لە ئۆردوگایەکی بوو گۆپاڵەیە بینم بە شقامەکانە گوزەرمان کرد زۆر چۆڵە چۆڵوانیە حسابی گۆپاڵە ئوتێلە یعنی ئەم عملانە هەیە ئێمە وەکو ئەم عملانە هەیە ئەگەر ئەوەی لە عملانە تاین بێت عینەگە پێشمەرگە بە پێشمەرگەیە نەبێتتر ئوتێلە لە ماڵەوە ئەگەر لە دەرۆ شتێ پیاکە و لە ماڵەوە بیبی خۆ بخەوێت عملانە خەڵکی استفادەی لێکرۆ خەڵکێرەوە بۆ پێویست ڕێژێکی کەم ناوەڵە ئێمە وەکو دۆڵی بازیان خنکاوی یعنی لە دووکەڵ و خمارێکی زۆر خراپین بەڵام تەنیا سوودەکەی بۆ بەرپرس و دەسەڵاتدارە و باقیەکەی کەشیێرە مووی لە ئی بە ئیشێکەوە سەرقاڵ بۆ بە خیلالی ساڵە 2 ساڵ تووشی نەخۆشیە بێت دووکەڵ و پیسە وەک زانیاری دەبێت تا ئێستا کەسی لێرە تووشی نەخۆشی کردووە بەڵێ زۆر زانیاریم هەیە کە لە گۆپاڵە
چەنەها کەسمانەیە تووشی نەخۆشی بووە جگەل لە دەوروبەر بە تایبەت گۆپاڵە کات هەیە قەنەعەتکە لە دوورۆ کە دیتۆ لە شوێنێک و دیتۆ دیتە گۆپاڵەوە سەیرەکەی تەمێکە وازای هەورە کە دیتە نزیک نامێنێ سروشت ئەبێ ئێرە زۆر پاک لەبەرەوەی دەرەوەی شارە ئەمە یەک دووەمینیشان شاخاوی و درەختیشی زۆرە بەڵام بەداخەوە جەناب باسێکێڵی بەهۆی و معاملانەوە ئەم معمالانە خاستن ئەو کەسانەی بۆ نمونە منێکیان خۆم مبەریدەم هەیە ئەو کەسانی مبەریدیان هەیە قەنەعەت کە شەو هەیە خەول لێ ناکەوێ عین لەبەر بۆنێکی ئیزعاج بۆنی وەک وایە لە حیمکەی یعنی بۆنێکی ئەمەنە ناخۆش ئیتر جگەل لە دووکەڵ جگەل لە تەمەکەی خاستن ئەو پاڵاوگەیە یعنی بە ڕێژێکی کەم خەڵکی خۆمان سوودمەنە زیاتر خەڵکی دەرەوە زیاتر عراب زیاتر خەڵکی هۆن دەرەوەی شارۆچکەکە کارچەوە خەڵکی دەرەوە ئێرە خەڵکی خۆمان خەڵکێکی فەقیرن خەڵکێکی فەقیرن بەڕاستی خەتای خەڵکی خۆمانی تێ شاریان نییە فشارێکمان نییە بۆ سەریان کە بتوانین خۆمان تاعین بکەین تەنیا خەڵکی شوێنان واستەیەکت هەبێ واستەیەکت دەبێت لە شوێسا بڕۆ مۆرەقەی بەرپرسێ بێنە بەیانی لە باشنی شوێنداتەنێ بەڵامێکێکی وەکو بۆن منە منێکی و جەنابەتێکی و کەسی کە هەتا وەرە بڕۆ مەعمەل بگرە بەیانی مەفرەزیەکت بۆیە نیە ئەو گرێ و هیچ ناتوانانی بکەیت ئەوەی کە جەناب زانیاری بەدەستگەشتەوەی خەڵک لەو معاملانە ئیشەکات موچەی مانگانیان چەندە وڵی بەپی هینەک ئیشەکانەوە تقریبان تەسبیح وڵی تایەتی لە 22 وەرەقەوتیاتی 25 وەرەقەتیاتی بەرەو خوارد بەس 25 وەرەقە و ئەوانە کەنەوتیان تەواو کردووە ئەوانەیە کە نەوتیان تەواو کرۆ بۆ نمونە وەکو مهندسێکن بەشێکیان تەواو قسمێکیان تەواو کرۆ بەڵام زیاتر ئەو بۆ خەڵکی خۆمان نییە وەکو گەنجەکەم دواوتی من مەحەدی نۆدەم تەواو کردووە ینی نیوە مهندسێکە باڵن کۆلیژی تەواو نەکردووە پەیمانگەی تەواو کردووە ئەڵێ چوو مکانە ئیش نییە لێرەبی من وەک پێت ئەڵم خەڵکی خۆمان بە تایبەت داخلی گۆپاڵە ئەو ئیشەی پیز نەبێ و احترام ئەو ئیشەی خراپ نەبێ و ینی خنکانن نەبێ نادرێ بە خەڵکی ئێمە بەڕۆ هەچی شوێنە باشەکان هەیە بەرپرسە کەسی بەرپرس و کەسی سەرەوەیە خوارۆژ کەسی ئێمە ئەو کارەباتان چۆن وڵی تقریبان لە دەوری 5-8 باش بووە پێشتر ئەومان خراب نییە ئەومان خراپن بەس کارەبامان لە 5-8 خرابنێ بە حکمی بۆتە ئەم 20 ئەمپێرە باش بووە داواکاریتان چییە؟ وڵی داواکاریمان لەوەیە حکومت چاوێ بگێڕێ بەسەر ئەم خەڵکەیە و ینی بیرێ بکاتەوە لە خۆی و لە خەڵکیش ینی بەڕاستی خەڵک بەسە گرێ و گازندەیەکی زۆری هەیە لە خەڵک لە حکومت بەڕاستی خۆش نییە ئەوها بەڵام نازانم ینی هیچ خەڵکیش دەسەڵاتێکی نییە و مەجبورە ڕەزامەندە بە هەموو شتێک بەڕێزن زۆر بەخێر دیوە خەڵکی ئەمەتیقی عامەتەن لێرە چەند کارگەیەکەیە کارگەی ئاستنی ماس بۆ پۆڵاو ئاسن و کارگەی ماس بۆ چیمانتۆ کارگەی گاسن بۆ چیمانتۆ کارگەی چەند شتێک هەیە هەر بۆ چیمەتۆ پاڵەوگەی نەوت چەند کارگەیشی ئاسن هەیە لێرە دیارە کۆمەڵە خەڵی لێیان مستەفید بوون بەڵام مستەفیدەکە محدودە سنووری هەیە دیارە لەوانەیە بۆ هەموو کەسێک نەبێت پێشتر سەرەتا مەرجانەوە بکە دەبێت شەهادەدار بێت لە چەند وارێک ئەو مەرجانی ئەوانە لە تەنانەت ئەتوانەوە هەر لە کوردستانیشە تۆزە کەمتر هەبوو ئەو ئەبێ شارەزای لەم بەڕێوەبەری معاملە هەبوو لە ئیداری ینی ئیدارەی معامل و کابرا خۆی معاملێ بێ لە ماڵەوە کابرا معاملی نە بەچی فێر بێ بازا لەبەر زیاد مبالغە نەکەم با بڵێن بەڵێ وابوو کوێ لە خەڵکی ئێرەش ینی تەنانەت مهندس بوو ئیشەوەی نەبوو کوێ لە یان کابرا قانونی تەواو کرد ئیشە بکە لەوێ کابرا یان بە بڵێن جۆرێکی دەزانکۆی تەواو کرد هیچ ئیشی شوانە بوو لێ پێداویستی معاملەکان بوو یاخۆت چۆنەڵی داواکاریەک بوو کە بۆ ئەوەی کە لە خەڵکی ئێرە ئیش نەکات و تیانە مەوجود نەبێت وڵی ئەو داواکاریان ئەوان کەمتر لە خەڵکی ئێرەیە هەبوو زیاتر خەڵکی ئیسپانی بوو خەڵکی سینی بوو زۆری لێ بوو خەڵکی ئەفغانی لێ بوو ئێستاش وەکو کرێکارەکان ئەوەی کە من لە یادم بێ ئێستا وڵی و ئازم خەڵکی نیپاڵیشی لێ وەکو کرێکاری سادە لێ بەڵام جگای داخام قسەیەکەم چەندەها گەنجمان هەیە لێ ڕۆژانە لە پارکەکانە سوورن و فێری جگەری شەشام و لەدام سوچانە دانیشتون بە دیار مۆبایلەوە دانیشتو خەریکی ئەنتەرنێت و فێسبووکن ئەمە لە ڕاستیە کاری شوێ کرد من ناڵم بە ئەوان هەربیش بن وڵاتی ئێمە بەوەنە بێ ئیسفادە بۆ ئەوانش بەڵام لە هەمان کاتژە شتێکی واشنی بۆ ئێمە ئێستا بکەن بە بیانووی ئەوەی کە ئەڵێ داهاتمان نییە لێمە وەرناژێرە و شتێکی شوانەما بەڵام لە دوای ئازادکردنی مووسڵ ئێستا تا ڕادێکی باش مەمەلەکە تۆزەکەوتۆ ئیش و کرێکارەکان ئەکەونە سەرش بەڵام لەگەڵەوەژە هێشە داخوازیان کەمە بۆ ئێمە لێمە وەرناگرن خەڵکی ئێرە زۆر بەکەمی مستەفید بۆ لەو شوێنە وڵی تا ڕادێکی کەم مستەفید بۆ بەڵام بۆ شوێنیە بەچی وەستەر قاڵە ژیانی چۆنە گوزارێنەوەتەکەمان ئەگەر قسێ بکەم بە زیادە پاڵەگەنەوەتەکە کۆمەڵی خەڵک تێ ئیسفادە بۆ بەڵام ئەوانەی کەوا زوو بە ئیسفادە بوون هەمووی بە تەسکیە بوو
کە جگای داخم قسەیەکەم هیچێک بە تەسکیەوە بە تەحاداشەوە قسەیەکەم یان نێک بڵێ بە تەسکیە بوو یعنی ئەوە پشتگیرێکی حیزبێکی دیاریکراوە توێنە ئەم جارەکە ئەتوانی بڵێن جگات بکەنەوە بۆ نمونە جگای منیتیانە بۆ لێبەرەوەی داوای پاڵپشتی حیزبێکی دیاریکراوێن لێ کردم من نەبوو خەڵکانی دیریشان نای پێویست ناکەنامە بێنم بە هەماشە بەڵام ئێستا کۆمەڵی خەڵک قەینا سوپاس بخوا کۆمەڵی خەڵێکە جگەیان بۆ تۆ لێ ئیشان دەستکەوتە من هەر خۆشحاڵم کەواتە خەڵک لێرە زیاتر بە چۆ سەرقاڵە ئەی خەڵک ژیان چۆنە گوزارێ خەڵک بە سەرقاڵە بۆ نمونە کۆمەڵی خەڵک هەیە بە کشتتوکاڵە سەرقاڵە توانیوەتی بژێ خەڵک دابینکە تا ڕادێکی باش نەخێت دەبەرەوەی بیتی پلاسیکیە بۆ نمونە بازیان بەنابانگە بە ماڵی بیتی پلاسیکی ئەمەە زۆر لێ زۆر جار خیارەکان سرف نەکراوە هێنراوە تۆ دوای درراوە بە ئاژەڵەکان واللهی من ئەوم نەدیوە بدرێ بە ئاژەڵ بەڵام ئەکرێ کرابێ من بخۆم نەمدیوە بەڵام ئەوەندە هەیە خیار پارەی نەکردووە زرعەت پارێکی وای نەکرد سەوزە هەبوو بازیان بەنابانگشە بۆ سەوزەکردن وەکو جۆرەکانی سەوزە ینی سەوزە جوانیش هەیە و هەر ئەو پارەی نەگەرانی تەڕیانەت جوتیار ئەگەر بڵێ موچێکی سادی دەست نەکەوتۆلی لەوانێ بالەغە نەبێ بینەرانی بەڕێز گوێبیستی وتەکانی هاوڵاتیانی گۆپاڵە بوون ئۆردوگای گۆپاڵە سەر بە ناحەی بازیان ئەوە ڕاو بۆ چوونەکانی هاوڵاتیان و بەگشتی و گەنجەکان و بەتایبەتی کە لێرەدا خەڵکێکی زۆر بێکارە ئەمەی لە پشتمەوە ئاماژەی پێەکەین ئەمە معمەلی شیشەکەیە ئەو معمەلی شیشەی کە ئەم هەموو ئاسنەی کە لێرەدا کەوتون ئەمانە هەمووی لە معمەلەدا ئەتوێنرێتەوە و ئەکرێ بە شیشی مەسەلەح و بە شیشی بینا و لە بەرامبەریشمە ئەو دووکەڵە ئەگەر کامێراکەم بۆم گوازیێتەوە ئەوە پاڵاوگەکەیە پاڵاوگەیە ئەو پاڵاوگەی کە نەوتی لێ پاڵڕێوێت بەڵام بەداخەوە بە گوتەی هاوڵاتیان دەوترێت خەڵکێکی زۆر لە خەڵکی گۆپاڵە بێئیش و بێکارن نەیانتوانی وەکو پێویست سوود لەم معمەلانە وەربگرن لەم شوێنەدا کە ئەتوانین بڵین کانگای پەیداکردنی پارەیە بۆ بەرپرسە باڵاکان کانگەی پەیداکردنی پارەیە بۆ خاوەن معمەلەکان لێرەدا دەتوانرێت خەڵکێکی زۆر سوودی لێ ببیرێت بەڵام ئەوەی گلەی و گازندەی هاوڵاتیانە دەوترێت خەڵکێکی زۆر کەم سوودمەند بووە لە خەڵکی گۆپاڵە لە معمەلانە بۆیە خەڵکێکی دەرەوەی گۆپاڵە هێنراون لە خەڵکی بیانی لە عەرەب لە تورک کە تا باسی سینی و هەندی و بەنگلادێشی دەکەن باسی ئێرانی دەکەن کە لێدا سوود دەبینن بۆیە هاوڵاتیان بێکارن بێئیشن لە گۆپاڵەدا وەکو خۆشان ئاماژیان پێکرد گۆپاڵۆکو ئوتێلێکی لێ هاتووە خەڵک لە دەرەوەی گۆپاڵە پارە پێدا دەکات و شەوان دێتەوە لەناو گۆپاڵەدا دەیخوات ئێمە هیوادارین ئەم معمەلانە کە لێرەدان هەروەکو چۆن ژەهر و دووکەڵەکەی بۆ خەڵکە هەروەکو چۆن هاوڵەتی ئاماژەی بۆ کرد ئەگەر شەوم و بەڕیدا هەڵبکەیت لە تاو بۆگەنی دووکەڵی ئەو معمەلانە ناتوانانی ستار بکەیت بەڵام هیوادارین لە بەرامبەر ئەوەشدا خەڵک سوودمەند بێت و لە بەرامبەرەوەدا لە معمەلانە گەنجەکان بە تایبەتی تعین بکرێن بۆی دڵێن بەم شوێن و بە مەملەکەتە خۆش بێت و هەستکەن کە لێرەدا خەڵکانێک هەن کە ئاماژە کە بایەخیان پێدەدەن کە ئاماژە بە کارەکانیان دەکرێت کە وان لێ دەکرێت کە سوودمەند بن هیوادارین تەنها پیسەکەی بۆ خەڵک نەبێت هیوادارین خەڵک لە بێکاری ڕزگاری بێت ئەمە پەیامەکانی هاوڵاتیانی گۆپاڵە بوو تا پەیامێکی دیکە و لە جێگەیەکی دیکە هەموو لایەکتان بەخوای گەورە ئەسپێرین خوای گەورە پشت و پەنای هەموو لایەکمان بێت.